خالقی عەزیم دەفەرموێت وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئێمە ڕێزمان لە مرۆڤ گرتووە، بەڵام ئایا مرۆڤ خۆی ڕێز لە خۆی دەگرێت؟ مرۆڤ هەوڵی داوە ئەو ڕێزەی کە خوای گەورە پێی بەخشیوە وەکو خۆی جێبەجێی بکات و تێکی نەدات؟ سڵاوتان لێبێت خۆشەویستان، لە پرۆگرامی ئەمجارەمان باز لە ڕێزگرتن دەکەین. دەپرسین ئایا ئەو ڕێزگرتنەی کە جاران هەبوو بۆ وەکو خۆی نەماوە، و سەرڕای ئەوەی کە ڕێزگرتنەکە وەکو خۆی نەماوە بەڵام کەسیش ڕای کەسی بەرامبەری پێ قبول ناکرێت، وەکە قبولیشی ناکات حتممە ڕێزیشی لێ ناگرێت. لەو پرۆگرامەدا گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست و لێیان دەپرسین چی بکەین تاوەکو ئەو ڕێزی جاران بگەڕێتەوە، چارەسەر و هۆکارەکان چین؟ لەگەڵمان بن. ئێستا بابت دێتەوە منداڵەکە هەر پێی لەسەر پێێتی احترامی نازانی کە توڕ دەبین لەو کاتەوە بێڕێزی پیا دەبین. بەخوای ڕێز و حڕمات دەکرێتەوە سەر کەسایەتی کەسەکەی. چم پێ ناگۆچێ لە بە ئەوەی یەک نییە و دوو نییە و برا گەورە لە گوندەکان هەبوو کەس قسەی نایشکان. پێشا مسە ڕێستی پێکە بوو لە عایلێکی ئەگەر حایلەکە 200 کەس بە کەس لە قسەی دەنات. جاروێ بابی ئیشێخ زەعیفە بەکەلگنە فەقیرە هەر فشەی بە بابی. ئایا ڕێزگرتن و قبولکردنی ڕای بەرامبەر ماوە لە ئێستادا؟ بە خودای وەکو جاران نییە بەڕاستی، لەبەر ئەو جیلە ئێستا شەو ڕۆژ خەریکی ئەنتەرنێت و کەس نابینیت بەڕاستی، سەردان نەما، پیاوەتی نەما، هیچ شتێک نەماوە بەڕاستی. ناوڵەکە احترامکە گەورە و گچکاتی نەماوە. بەش هۆکارەکەی تەنها ئەو جیلە ئێستایە؟ بەخوای هۆکارەکە سەرەکی هەموو لایەک دەگرتەوە، سەرەکی حکومەت دەگرتەوە، دوای نەماوە بەڕاستی. کەس ڕێزی کەس ناگریتن؟ بەخوای کەمەک هەیە بەڕاستی وەکو جاران نییە. ناوەڵە لەناو گچکاتی نەماوە، ناوەڵە گەورە گچکاتی نەماوە بەڕێزم. باشە بەڕای تو تەنها هۆکارەکە ئەوەیە؟ هۆکارەکان زۆرە، یەک لەوانە دەراسە سفرە، دەراسە سفرە، ڕێز و احترام نەماوە، گەورە و گچکاتی نەماوە بەڕێزم. هۆکارەکە چیە؟ خەڵک سەردان و شتیوان نەماوە، ڕەحم نەماوە. ئەگەر خەڵک سەردان یەکتر بکە و گەورە و گچکاتی دەبیتن وەکو جاران ئەمە ئەگەر بامان بەهات بایم ماڵێ بەهات بایم ئەمە یەک پێ هەرستە ئەمە دەچوینە خوارێ بامان داهاتە سەرەوە. ئێستا بابت دێتەوە منداڵەکە هەر پێی لەسەر پێێتی احترامی نازانی بابیش چییە، نازانی گەورە و گچکاتی چییە. هۆکارەکان زۆرن. باشە مامۆستاجان بەڕای جەنابێت وەکو کەسێکی بەتەمەن و دنیا دیتە ڕێزگرتن و احترام لەکوێوە دەست پێ دەکات؟ ئەوەش لە دەراسە دەست پێ دەکات، لە تەربیە و تعلیم دەست پێ دەکات، لە مەکتەبەوە بەڕاستی داک و بابیش ئەساسە بەڕاستی. بەس ئەو ڕۆژیلەکە هەمووی خەریکی ئەنتەرنێت و هەراهۆریایەتەوە هیچتر بابینە سەر خێزان. دیراسە دەوری سەرەکی هەیە، بەڵام ئەو ڕۆڵە گرنگەی کە خێزان دەیبینێت بەڵێ داک و بابیش بەڕاستی ئەساسە. یەکەم جار تەربیە و تعلیمە، دوای لە پاشان داک و بابە. داک و بابیش ئەوڕۆ بەڕاستی گەورە گوچکاتی نەماوە، احترامیش نەماوە. هۆکارەکەی بەڕای جەنابەت بۆ نمونە داک و باب نییە، یعنی لەناو خێزان داک و باب ئەساسە بەدیکو، داک و باب ئەساسە منداڵەکەی خۆی تەربیەت بدا. ئێستا دەبینین نەڕێزەکە ماوە، نەڕای بەرامبەرەکەمان پێ قبول دەکرێت. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی پێشتر زین چۆن بوو، گەنجی پێشتر ئەو هات چاوکراوە نەبوو و حایلێش منداڵیش کە برێ مەخسە تەمەنی خۆم ڕێزی ئێستاش ڕێزی ماڵەوە دەگرم و دەزانم عادەت و کە کولتوری خۆمە ناتان بەزێنم، ئەگە بیبیزێنم ئەو تەبحن لەگەڵ ماڵی دەبمە دەمەقاڵی و دوای ئەوش بێ ڕێزی پێیا دەبی. ئێستاش منداڵ سەیری تەکنەلۆژیا و میدیا و سەیری ئەوروپا و ئەمریکا و ئەوانە ئەو عادەت و قالی دیوان لەگەی من ناگونجێ. باشە لۆ حایلی ئێستاش قبول ناکرێ، کە حایلش لە منداڵی قبول نەکرد دەبیتە دەمەقاڵی لەوە بێ ڕێزی پێیا دەبی. بەڵام هەموو ژەگەڕێتەوە سەر ئەو پەروەردەیەکەوە ئەو ماڵە داک و باوەکە کە تێیدا بە منداڵەکەی هەیە پەروەردەکەی وا بە هەندوەرناگرێت لەو منداڵەکەی، هەر بڕۆ بەڕێوە بچی، دواتیشە منداڵە و تربیەتی بەدەست نایەنیکەوە داک و بابەکە چاوەڕ دەکەلی. باشە بەڕای جەنابەت وەکو گەنجێک ڕێزگرتن، احترامگرتنی کەسی بەرامبەر یەکەمین خاڵ لەکوێ دەست پێ دەکات؟
بەرامبەر ئەخر بەرامبەر خەڵک یان بەرامبەر دایک و بەرامبەر دایک و باوک بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە بچووک بەرامبەر بە گەورە ینی بەگشتی ڕێزگرتن لەکوێوە سەر هەڵدەدا لە ناو خێزانە یاخود مەکتەبە یاخود لە دەرەوەی سیرکە ڕێزگرتن هەممان ڕێزی هەم کەسەش دەگرین باشە بەڵام هەتا ئەو حدەیکەوە ئارامین کە توڕ دەبین لەو کاتەوە بێ ڕێزی پیا دەبی کاتەوە چەند دام بە خۆت دابگری و ئارام بی ئەو ئەم بێ ڕێزی ناکەی هەر بەرامبەر ماڵەوەش ئێستا تۆرە لە ماڵەوە هەرچەند زەخت لەسەر بکەن توڕە دەبی کە توڕەوی جارێک دووسێ تەواو یعنی بۆ نمونێسام گەنجم جارێک دووسێ مناقەشەم خۆم بێدان کرد ئارام گرت جاری چوارم بەرگە ناگرم یعنی مەخسا ئەگە بێ ڕێزیش نەبی جوابدانەوە پێ ئەو بەرگە نەگرتنا بۆ نمونە جەناب دەڵێ بەرگە ناگرم باشە توڕەبوونەکەت وەها زۆرە ینی کە کۆنتترۆلی خۆت پێ نەکرێت و وا بکەی کە سنووری ڕێز ببەزێنی سیرکە ئێستا هەندێک شت کە پێت دەڵێن میکە حەزت لێ بیکەی باشە هەندێک شتە قەنەعەت بۆ خۆت پێیان نەبی ناتوانانی وازی لێبینی باشە هەندێک زان ماڵەوە خورتی لێ دەکەن بۆ نمە دەبی ئەو هابکەی ئەو هابکی سنوور یعنی ئەوان ڕێت لۆدادن سام گەنجم پێویستم بۆ نیە ماڵەوە تاوا ئێستا گەشتمەوە حدێکەوە عقل بخۆم معنی فان دەکەم چی خراپە چی باشە واتە پێویستم بۆ نییە ئێستا کە ماڵەوە خورتیم لێ بکەم برێن ئەتو بەو شوێ بخینە ئەو بەشە بخینە ئەوانە بخینە ژیانم لۆ دیار ئەگەر پێیان گوتی بۆ نمونە ئەو ڕێی کە جەنابەت هەڵت بژاردووە ئەگەر ڕاستیش بێت بەڵام کەسێکی گەورەی ماڵەکەی خۆت باوکتەیە خود دایکتە دێ دەڵێ کاکە ئەمن پێم باشەوا بکەی ڕێز لە ڕێیەکەی ناگری با مەقسەدم ئەوە نییە یعنی کا پێم قوبڵ نەکرا ڕێزیان نەگرم نا ڕێزیان دەگرم بەڵام مەقسەدم گەنجی ئێستاە جارێک دو سێ چار توڕ دەبی ئەم مەقسەدم ئەو شتانەش نییە ئەوە شتێکی بەستیتە جارێ بۆ نمونە شتێکی مەقسەد کوڕێکە عەزێک سێ دەکە ماڵەوە قوبڵ ناکە ئێوە کوڕا جارێک دوو ئەوش دڵی هەیە عەزی لێ و دواتر لەوانەیە بێشەرمی و ڕێز نەگرتن بەرامبەر هەردوولا یەک پرسیار بە کورتی ئایا ڕێزگرتن ماوە بەڵێ ئێستاش ماوە لەناو ئەو حیلانێکەوە گرنج بە پەروەردەدان ئایا ڕێز و حورمەتەکەی جاران ماوە بەخوای ڕێز و حرمەت دەکەێتەوە سەر کەسایەتی کەسەکەی عنی ئێستاش لەلایەن خەڵکی بەڕێز و لەلایەن خەڵکی خۆشەویست ئەتوانم بڵێم ئەو ڕێزەمە بەڵام ئەگەر بڕینە سەر حەقیقەتەکەی ئەوەی ئەمن لە تەمەنی خۆم دیتیتم ئەو ڕێز و تەقدیرێکە پێشی هەبووە نەبووە ئێستا نەمە چکۆگەر پێشی تەماشات کردبا لە گوندێک لە شوێنێکی براگەورە کە بە قسەی کردبایە یان گۆ براگەورە قسێکی دە قسەی تێدا ناکرێت ئێستا ئەبینی هەر کەسی لە ڕاستخۆ گەر پسێ شوێنێکی گوندێکی گەڕەکەچی هەموو ماڵ براگەورەنە کەس خۆی بە کەس نادا هەتا لەنە عایلەشی دەبینی گەورەشیان نییە بڵێ فلان کەس براگەورێ و قسەی ئەگلاکەرێ لە هەر کێشەیەکی کە دێتە پێشێ بەداخەوە ینی ئەوەی لە باو باپیرانمان کە گوێبیست بووینە هەبووە بەداخەوە ئێستاش نەمایە زۆر باشە ئەم نیش دەپرسم هۆکارەکەی چێکە نەماوە هۆکاریە من دووسێ هۆکاریەک لە هۆکارانە سەقەت بەکارهینانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڕاستی عنیوەی لێ هاتیە ئەگەر هەر نمونە بینینەوە کچەک یاخود کوڕێکتریان خۆش بێت تاوەکو بەیەکەگەن هەن لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتی قسە لەگەڵێکەکەن وای لێ دێ کە دێنەکنێەوە ئازان چەند ساڵە لە کنێکن پێشیوانە بووە پێشی تامەزرۆ بووە کە یەکدیان دیتە بەس یەکدیان دیتە زۆر جار هەبووە بەس پرسی پێکە دێ فڵانکە ئەوە لۆ ئەخوازین و تەواو هەتا باسەکەنەڵێن پێشی ئەگەر لە گوندێکی عنی ئەگەر بڵێن بگەڕێنەوە گوێبیست بوویمە لە گوندێکی ئەگەر کەسێک داوەتیان لۆ کرد بە ئەو ڕۆژەی دەبوو شوان بەیان گاوان هێوارێ دەهاتەوەیانەگۆ هەڕۆکن بووچێ ئەو ڕۆ بەداخەوە سەقەت بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان فاکتەرێکی هەرە سلبیە بەداخەوە کەمە ناتوانین وەک پێویست سود لەو تەکنەلۆژیا پێشکەوتووە کە ئێستا لە عالەمدا هەیە وەربگرین بەداخەوە ئەم بە هۆکاری سەرشیە بینم بەڕاست کارە سەرشیەکە تەکنەلۆژیا بەڕای جەنابێت کەسێکی دنیا دیتەی جاران بە قەولی خۆت کە باسی دەکەی هەمووشمانەوە دەزانین کە براگەورەی قسەی دەکرد قسەکە ڕەت نەدەکراوە ئێستا براگەورە هەرماوە هەموو ماڵێکش براگەورەی تێدایە لە پاشی باوک کە خاوەنی ئایلەکەیە براگەورە هەیە بەڵام ئایا لەناو ئایلەکانیش ڕەنگە ئایلی وا هەبێت تۆڕە کۆمەڵایەتەکان یعنی بەکەمیش بەکاربێنن دەبینین لە ناووانیش ڕێزگرتن نەماوە و سەرڕایەوەی کە ڕێزگرتنەکە نەماوە قبولکردنی ڕای کەسی بەرامبەریش نەماوە کەس ناتوانانی ڕای بەرامبەر قبول بکات ئەمە لایەنێکی دیشەیە ئەمە کۆمەلگایەکی لە سەتانەوە زیاتر مسلمانی ئەمە ئەگەر دینە حەقیقەتەکەی خۆشمان وەک خۆ کە لە قورئانی پیرۆزداتیە جێبەجێ بکەین ئەو کێشەشمان نابی بەڵام ئەمە لە بادینان بووین
ڕۆژە چوینە داوەتە چی گوتمان وەڵی برامە داواتی خۆ فێر نەبووینە ئینگۆ فێر نەبووینی خۆشمان لە بیر سویتەوە لە مابەی نەیماینەوە ئەمە نا لە ڕووی ئەو تەکنەلۆژیایە کە دێمەوە سەری توانیت ماسوودی ئەو سوودەی کە پێویستە لێ وەرگین و نە ڕەسەنایەتەکەی خۆشمان وەک پێویست نەمایە و لە دەستماندا هۆکارەکە ئەوەیە زیاتر ئەمن وایە بین چارە سەر چییە؟ بەخوای چارەسەر ئەوەیە کۆمەلگا بە گشتی لانی حکومەت کۆمەلگای مەدەنی ڕێکخراوە پیشەی و جەماوەریەکان ئافرەتان قوتابیە لاوان بە گشتی بەعام هەمومان وشیاریەک دروست بکەینەوە بگەڕێنە سەرڕێڕەوە ڕاستەقینەی دابوونەرێتی ڕاستەقینەکەی کوردەواری چکو ئەمە بە کوردەواری سام دلی کوردیم دەبەردایە کوردم بەڵێ سپاس دەکەم یعنی دلی و کردی ئێمە بە کردیوە جوان ئەگەر شاری هەولێر وی لێ پایتەختی کوردستانە هەمومان لەگەر ڕێزم تەبان خۆ دلیش عالەمیە بەڵام ڕەسەنایەتی نیشانەدا ئەمە گەر بچینە پاریس بچینە وڵاتەکی دی هەندێک دابوونەری تەیە لەوێەوە دیارە کە دابوونەریتی ئەو وڵاتی چەیە جا ئەمە بە حەقەتەن دەبی بگەڕینەوە سەر ڕەسەنایەتەکەی خۆمان و ئەو دابوونەرێتیە ئەخلاقیە جوانەی کە لە ڕابردوو ئێستاش الحەمدولله تا ڕادەیەک مایە بەڵام پێشتر زیاتر بووە بیگەڕینەوە سەرێ و لۆی ئیدامەی بدەین و لە دەستی نەدەین ئەگەر ئێستا جەنابەت وەکو باوکێکی بەڕێز قسە بکەی منداڵەکانت ئەگەر هەمووشیان بە قسەت نەکەن بەڵام جۆت لێ ڕدەگرن و بۆ نمونە دەڵێن قسەکەی تۆتەوە بەڵام نابێ یان ئێمەوان ناتوانین وا بکەین خۆی قسەکە زۆر جوانە ئەمە کاتی خۆ لە ژوورێکدا ئاژیاین بە ڕەحمەت بیداک و باوم نەماینە هەمومان لە یەک ژووردا ئاژیاین ئەگەر یەکێک بان کرابە هەموو هەڵەستای تەماشاکە ئێستا کوڕەکانی من کچەکان کە لە زان کۆینە تەماشاکە زۆر سپاس زۆر مەمنون زۆر زار باسی شتە چیە کەم ئەڵێم ئەوها بوو ئەمە کاتی خۆها ژیاینیان گو بە چ ڕازی نینە کەسە کە تەبێ ژنی لۆبی ئەڵ دەبی سیارەم هەبی دەبی خانم هەبی دەبی تەکمیل بە هەموو ژیانمە پێشیوانە بووە پێشی لەگەڵ بای بووە تا چەند ساڵم بەخۆم توکە ژنەتی ناچتە بوو وەڵا هیچم نەبوو ژیانێکی زۆر فەقیری بڕوان پێ کە لە خانشی دامە ئەگەر ئێستا ڕسمەکەم مابایە زۆر فەقیر ئەو شدار ئەو خانە گچکۆکەش قوڕی ئی خۆم نەبوو پێشت قەسر و کۆشک بوو نەخێر هەموو دەوروبەرم وا بچکۆمە لە سنووری باڵەکە پێت ینی ئەو خانووە بچووکە پێت کۆشکە کەم دڵنیا ئێستا الحەمدولله سیارەی مۆدیل بەرزم ینی مۆدیلی الحەمدولله خانم باشە وەسحم باشە ئەو دڵە مرتەحی ئەو کاتیم هەبوو لەو خانەی بڕوان پێ بکە ئێستانیتم بەداخەوە ناوڵە گەورە گوچکاتی نەماوە بەڕێزم بەداخەوە سەقەت بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان فاکتەرێکی هەرە سلبیە مندا ڕێژی اختیاری دەگرت ڕێزگرتن بە تایبەتی لە مەدرسەیە ئێستا مارە پێنج کەسی تێدایە هەر کەسی خۆی بەڕێز پیزان با بەگە فەقیر و هەژاربی بە قنەعاتی من ئەگەر هیچیشی نەبیتن دەبی لە لای ئەولادی هەر احترامی هەبی ڕێزگرتن و احترامەکەی جاران بۆ نەماوە والله متشوان بوون ما نازانی یعنی نازانی سە بۆ نمونە جاران کە کەسێکی گەورە قسەی دەکرد گچکەکە ڕێزی لێ ئەبیتە دەسوە ئەولا ئەرێ والله ئێستا بۆ وای لات بە من دەریان بە خۆت دەزانی هۆکارەکە چیە بەڕای جەنابەت سەبەبەکە چیە سەبەب والله سەبەبی زۆرە یەک لەو سەبەبانە پێشە سەبەبی یەکەمیان معناگەر ئەو عالەمە لە جێوری خۆی بایی هەر وەک خۆی دەبوو ئێستا سیم حافظە لە هەولێرێ خربیتەوە ئەوەندە عسابی قەزای بکە ئەوەندە ناعیە ئەوەندە گوندا ئەوەندە مارە معنە تەبیعەت وەکیەک نمایە ئەوانیە ئەدی گوتت نقطەکان ئەوە ئەو کەناڵەکی ناوخۆیە مامەجان چی بکەین تاوەکو احترامی جاران بگەڕێتەوە وەڵی بەمن تو دەگەڕێتەوە بەمە ناگەڕێتەوە بە حکومەت دەگەڕێتەوە حکومەت چی بکات وەڵا حکومەت پێی دەکرێ چۆن پێی ناکرێت لەبە ئەوە معنە ئەو خۆی هەوەسی لەو شتانی ڕاست باشە ئەگەر کەسێک احترامی کەسێکی بەرامبەر نەگرێت و ڕایەکەی پێ قبول نەکرێت حکومەت چی بکە فەرقی زۆرە فەرقە ئەوەیە دووشت کەسی خڕەکەنەوە بەڕوتۆ خۆتی و ئەو عالەمەش چاوی لێ دەکە احترامی نامینێ و ئەژن و زلام پێکەوە تا ئێرەی ڕوتەوە تا ئێرەی ڕوتە و نەدەرێن گوناع و نەدەرێن حرامە و جاران دەیانگۆ گوناح و حرامە ئەجی ئێستانە ڕەقسەکەەوە هەرە پەریلەکن یەک دەویتەوە ئەویت کە سەپرەی لەو لێ دەدا ئەو هەر پەڕین و ئەو چەپرەیە ڕێزی کەسی نێشتووە
ئەدی دەوری زۆرە ئەدی زۆر جارانی تو کوو بوو جارانی تو قەدیم بەرێ جارانی تو قەدیم زمانی گەنجی کوو بوو زمانی مە حسابە بۆ احترام هەبوو ئەختار ڕێزی مندا ڕێزی ئەختیاری دەگرت داکوباب ڕێزی مندا ڕێزی داکوبابی دەگرت هی مامی دەگرت هی خزمی دەگرت ئەی ئێستا منداڵ ڕێزی بابیشی ناگریتن وەی لێ هاتێ وایان لێ کردووە وایان لێ کردە بدە پێی ناوێ ئەتوو بە خۆت نەزانی وایان لێ کرد چی بکەین تاوەکو چا بکرێ ئەوە وەڵا چی بکە سەرۆکان دەزانن ئەرێ وەڵا چارەی لەناو عایلەوە حەل ناکرێ ئەو مەوزوعە ئەمنەوە عایلێ خۆم عال کرد عایلەی خۆت حەل کردیە مناسبەت دەبی 400 کەس خراپتەوە بەبێ شەرعی عنی هەتا ئێرێ ڕوتە ئەوە کەیفسەی دنیاە دەکات ناگە لە قیامەت نییە ئەگەشان لە قیامەت نەمایە دەمریان نامری لەوابی نامری ئەگەم بردنی لە بیری خەت بە دەکا ڕێز و احترام دینەکە لەسەرەوە هەموو شتێکە دینەکە ئەدی لا هێروە هەر پێی ناوێ و کێشەکە لە ئیمانەکەدایە ئیمانەکە زەعیفە ئەرێ وەڵا زەعیفیان کرد ئیمان و دین زەعیف نابی چێ زەعیفی کرد وەڵا ئەوجا ئەم بریم چێ بریم چێ ئەوەی ساعت کەس دەتوانی ئیمانی تو زەعیف بکە ئەگەر بە خۆت نەتەوێ شەیتان هەتا ڕوعەکە دێتە ئێرە خەریکتە دنیا عیم نەبی لەکن خۆشەویستەکە دەرێ خەیامەت سنێ خوا گەورەیە ئەدی هەتا دەی هەتا وەی لێ دێت و دنیا معنا خەیامەت لە پێش ساکەوی دنیاەکەی هەرەگری و ئەدی مامەجان وەکو بەتەمەنێک وەکو کەسێکی بە ئەزمون و دنیا دیتە چیت بۆ ئەو کەسانە هەیە کە ڕێزی تەنانەت دایک و باوکشیان ناگرن وەڵایۆ جاوە بەخوایان زەرە چیان پێ دەڵی ها ئەگەر قسە چیان پێ بڵێ چیان پێ دەڵی قسەیان چیان پێ برێ چم پێ ناگۆچێ لە بە ئەوەی یەک نییە و دوو نییە و بە سوورتەی عەلەکرێ شورتەی سوورتە چۆن یعنی حەلیکە سوورتە نا سوورتە بە شڕوت بەو عارێ عەلەکرێ کاکە بەو عارێ عەل ناکرێت و معنە دوشت خرکێ و ڕەقسی بکەی و بەروت و قوتی ئایا ڕێزگرتن و احترامەکەی جاران ماوە بەێ هەموو دەمێ ڕێزگرتنەوەی بەخۆ گەورەتر هەموو دەمێ دەبێت ڕێز لێ بگر و ئەمنیشم باو کەسین ئەوی ڕێزی پیا و ناگری و هەموو دەمێ ڕێزگرتن هەیە کەسە بەتەمەنەکانمان دەجێڕنەوە دەڵێن جاران لەگە ڕەچێک لە گوندێک لە ماڵێک کەسێکی براگەورە یاخود کەسێکی بەتەمەن قسێکی بکرد باە هەموو قسەکان قبول دەکرد و پێیان ڕەت نەدەکراوە بەشێک لە ناو خێزانەکان بابەکە یاخود براگەورەیەک هەیە قسە دەکا سەرڕای ئەوەی کە ڕێزی لێ ناژیرێ ڕایەکەش قبول ناکرێ بەرێ پێش هەموو ڕێز برێن براگەورە هەبوو لە گوندە بەنسبەت گوندەکان براگەورە لە گوندەکان هەبوو کەس قسەی نایشکان بەس ئێستا هەر کەسێک لە مارێ خۆ براگەورەیە مەسەلەکەی ئەوەیە مەبەستم ئەوەیە مەسەلەی ئەوەی لە بەچە خەرک چای بوویت و لە باو فەیسبوک و سەتەلایت و شتانەیە بە تایبەتی ئەو شتانەیە گەنە خەرک چای زۆر بوویت و هەموو دنیا تۆڕە کۆمەڵایەتیەکان بەلایەنە ئیجابیەکەی بەکاردێنێت و سیفادەی لێ دەکات بەڵام ئەمە بۆ ینی بۆ لە هەر بابەتێک پرسیارمان هەبێ دەڵێن سوۆسیال میدیا هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی کە ئەو بابەتە ڕووی داوە فەیسبوک وا لە خەڵک دەکات خەڵک بێ ڕێز بێت ئەریوەلا 150 فەیسبوک دەتوانی بۆم شی بکەیەوە چۆن وەڵا هەم پێم شیکردنەوەی زۆریەوێ سەر قالەتەکە هەموو دەمی لە ماری ئەری بە قورآن ئیش و کارەکانت ڕۆژانە ناڕۆ هەر لە باو فەیسبوکەیە لە باو سەتەلات بە تایبەتەنان سەتەلات هە لە بیر کرا لە بە فەیسبوکی بەڕای جەنابەت چی بکەین تاوەکو ئەو ڕێزی جاران بگەڕێتەوە بەخۆی زەحمەتەگە بگەڕین و شەستەکان هەرێوەلاگەنە ساحنی مێژوو بگەڕێتەوە ساڵی شێستەکان ئەو کاتانە برێم زۆر نابی متابعە و شتەی بکەی برێم وەکو فەیسبوک و توشتانە ئەوەیە گەنە جەنابەت براگەورەت هەیە یاخود بخۆت براگەورەی بەخۆم براگەورە چەند برای بچووکت هەیە نیتم براگت خوشکیشت نییە با یەک خوشکم هەیە کە قسە دەکەی بە قسەت دەکەن گچکەیە مندارە بەرێ کەسی گەورەتان ئەو کەسە گەورەی کە قسە دەکاتن بە قسەی دەکەن بەرێ ئەمە بەرێ ئایلەکەمان بەرێ بەرێ بە خەرچێ گوندیش ئەوی قسەی لۆم بکە قسەی
باش لەسەر سەری خۆی لە چ گوندێکی جەنابەت لە گوندی دادەنیشی بەرێ لە چ گوندێک لە دەڤەری زراعەتی گوندی چڕە لە گوندی سڕای ئەمش کاتی خۆی مامۆستا بووم لە گۆپاڵی بەرێ نزیکین لێ باشە ڕەنگە لەو شوێنانە لە گوندەکان کەلتور و ئادا بە تەقالیدەکەی جاران هێشتا هەروەکو خۆی مابێ وەڵا پەکمی ما لێش بەکەمی ما ئەرێ بەخۆران بەکەمی ما هەموو ئەلانە برێم تشتێ پێشکەوت و پێشامە دوو ڕۆژەشی پێچون هەتا گەیشتینە هەولێرێ ئەلانە من تازە هێشتا نەبوویتە نیو سەعاتە من لە چڕای هاتیمە هەولێرێ بەری بە سیارێ بەخۆ شخصی خۆم پێشە دەبی هێوارت بە سیارەی بگوت بە صاحب سیارە ئەم سبەینێ دێمە هەولێرێ هەت جەیلۆی کردیەوە ئەلانەوە نما هەر کەس داتێ سەر جادێ ڕادەوەساتە سیارەکە وەڵا سەجادەش نەبوو باشە قوربان دەمەوێت بزانم ڕێزگرتن و احترام یەکەمین خاڵ لەکوێ بەدەست پێ دەکات بە قورآن لەناو خێزان بەرێ داخ و باب ڕۆلی سەرشیان هێلە و بابەت ئەرێوەلا داک و باب برێم لۆ نمونەی سبەینە و داک و بابەتە لەبەی وەڕێکە لەو مەکتەبێ سەرشیەوەی ئەگەت و لەو مەدرسەی فێرە هیچ شتێکی نەبێ ڕێزگرتن بە تایبەتی لە مەدرسەیە سلااوت لێ بێت تۆ کاتت باش دەپرسم ئایا ڕێز و حرمەتەکەی جاران ماوە نەخێر وەڵی گەورە کوتکی نەمایە کەس ڕێزە کەس ناگری کورتە و زیهاتی داتە بابی هۆڕ کورتە و جیهادی دەداتە باک کەسە و زیهاتی داتەداچێ هەر سنوورە چیش مەسەر کە ڕێزی نەما احترانی نەما لێ نەبی باشترە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکە چی بەڕای جەنابەت؟ وەڵا هۆکارەکەی زۆر هۆکاری هەیە هۆکارەکەی حکوومەتەکەیە ئەمە باواز لە حکوومەت بینین جەنابەت باسی شتێکت کرد وتت کوڕ و کچ تەوجیهات دەدەنە بابیان بابەکە چۆن قبول دەکات؟ بابەکە چۆن قبول دەکات؟ خۆی لە کوردستانی ئێستانی لەو کوردستانی 1970 کۆنتترۆلەکی لە دەستدایە دەستدایە بەرێ چی بکەن تاوەکە کۆنتترۆلە بگەڕێتەوە یاخود هۆکاری ئەو کۆنتترۆلە دەستدانە چییە؟ هۆکارەکەی ئەوێنی احترام نەما کەس حساب لەو کەس ناکە کەس ناخوین تۆنی پێشا مەسەر ڕێسی پێکە بوو لە عایلێکی ئەگەر حیلەکە 200 کەس بە کەس لە قسەی دەناچون ئێستا مارە 5 کەسی تێدایە هەر کەسی خۆی بەڕێز پیزانی هەر کەس خۆی پێردێنس بەر خۆی پێڕێز کەس ڕێز لە قسەی کەس کەس ڕێگە نەخیر ناوەڵە کەس خۆی پێغەمبەر فەرمووی سەلاوە سەلام دەرێ هەر شوێنێک ڕێزی لێ نەما لەو شوێنەی باشترە بەرێ باشە پێمان ناکرێت نەو ڕێزەی جاران بگەڕێنینەوە هەر خێزانێک و لە خۆیەوە دەست پێ بکات بەر زۆر ئاسایی گەر خێزانێک لە خۆ دەبێت ئیستا دەبی حەز بەخۆی حەز بە مەسئولیتکە وەڵای ڕێزی و احترام لەبەر ئەوەی نماوە عالم هەمووی دەورەمەند بووە بەرێ فەقیرە مندارێکی دەبینی من دەبینی 20 وەرەقەی لە بەرچیە دەفتەرێکی لە بەرچیە هەرێ بە قورعان ڕاست ناوێ سیارەکی وا لە بنە باش ئەگەر وانەزگە هەری لەبە سیاری ئەو مندارانە سیارە ئەو زائرە تاز دەگەنی باشە سیارە و 20 وەرەقە لە جیرفانی وا دەکا کە ڕێز نەمینێ خۆی بە بابی ناتە و زاروێ بابی ئیشی زەعیفە بەکەلێک فەقیرە هەر فشەی بە بابی تێ احترامەکە ئەوێ نمایە و مۆبایلەکە هەندێک لەکناتە چەندە مۆبایلەکە هەندە دەبی هەتا سمێنێ هەر لەسەر مۆبایلی ئەو هەتا عرف ئەوەی دەکاتەوە پۆبجیە چییە ئەو چاوی نایشی ناوەڵە هیچ بە خیاری دانایە ها فێر بۆ مێشی لەگەر ڕێڕاتێ هەر ناعەوێت تۆ لە بنێ دنیاە بێتەوە یەکسەر دەگاتە مۆبایلەکەی مۆبایلەکە لەگەر خۆی دەبات لەگە خۆی دەباتە ناوجێ لە ناوجێ هەتا سەعاسەی سبێنێ شەشی بەتانیشی پێدادەدا وەرە بەتانی بەلاقی خۆت دادات نیوەی لە دەرێ ئەوە باشە چەند منداڵت هەیە؟ وەڵام من ئەفتمەیە هەفتت هەیە تەمەند درێژ بن هەمیان مۆبایلیان هەیە؟ حالێوەڵە هەموو هەیتان هەمووش پۆبجی دەکەن هەمویان پۆبجی دەکەن ئێ باشە لێ کەچیان خڕنابی تۆ لەکنەوەکەی دیکە یەک کەسیان پۆبجی بکەن ناکەنەوە هەر کەس دەبی جێ خۆی خاصبی دەبی یەک و غورفەشان هەبی عادی تو چەند غورفەت هەیە لەمانە؟ گورە وەڵا من غورفەمان هەیە برێن ئەمە تەقریبان 3 غورفەمان هەیە خانەکەی خۆتە؟ بەرێ الحەمدولله مندارەکانی تو ڕێزت دەگرن ئەگەر قسە چی بکەی بە قسەت دەکەن مەبەستم ئەوەیە والله تقریبا بەجێم دەکەن بزاروێ بەجێم دەکەن و زاروێ بەجێم ئەولا بەجێم دەکەن تقریبا بەس گەلەگەر ڕێزیان نییە بۆ وایەن لات ئەوە توشتەکە ئەوە پۆبجی تێدانە بێ کاکە ناوی ڕێزی داک و بابەت بگرین والله تو سوامیستەکەەوە ئەوە دەبینی وچی برێن هەمویان ئیشکردن و کەس خۆ بە کەس نادا و ئیشی دەکەن؟ وڵی کاسم من زۆر خۆیان بە کەس نادەن؟ خۆیان پێ گەورەیە خۆیان بە بابێ خۆ نادەن دەرێ ئەمە هەوین ئەو هاە کاکە ئەمار هەوین و چیان پێ دەری؟ والله درێم
ئەنگۆ تێناگەن مەسەلە چییە لەو مەسەلەکان تێناگەین والله مەسەلەکە کەس تێناگات مەسەلەکەی من چییە یعنی باب بەنسبەت هەردەم گەورەترە لە منداری باب ئەگە فەقیر و هەژاربی بە قنەعاتی من ئەگەر هیچیشی نەبیتن دەبی لە لای ئەولادی هەر احترامی هەبی نابی ئەولاد هەری کوتە سەسەریان ئیشێ ناکەی و یا مەسەل و ئیشێ دەکەی و ئیشێ ناکەی و کە کوڕی جاعیر بوو هیچی نامینێ لەکن ئەو بابەی لۆ مندار هەیە محاسبەی بابی بکا برێ لۆیش ناکەی ئەدیکو ناکە هەرێوە هەمیان بێ ڕێزن ئەوانە هەرێوە لە داگە بابی جاعیربی لە ماری نەستە ئیشێ لەوانێ نانیشی نەدەنی مندارەکان نایدەنێ هەموو نایدەنێ خێزانەکەشی ئەوە ئەو هەیە هەی ڕێز و احترامەکە لەوەیدا نمایە بەێ هەموو دەبی شێ بکەن ئارێ وەڵڵا یعنی ئەولادی شێ باشە و مەسەلەم دەبینی پارە ئیشێ دەکاتن هێوارێ داتەوە بابی ئەولادی شێ ناداتەوە بابی و دەچی لۆ خۆ بەخانێکی ئەوی شەر باشە مندارەکانی تو دەدەنەوە تو کۆرە ناوەڵات ئێستا یەک درەمیان نەدایتە من چ لە پارەکەی دەکەن وڵی پارەکەی لە خۆی بەسەرە دەنێ ئەوانی ساران هەیە وە ژنێ پێدینن و ئەوانشی شێ باش پێ دەکەم بەڕاستی ئارێ وڵات تو بەتەنە دەژی ئارێ وەڵە بە دەنێ دەژیم ئارێ وەڵی مرتاعم بەتەنی لێ خۆ لە ناو خانێکی بم بە تاقیتنی ئەرێ بەخوای ئارێ وڵ ئەوها باشترە خۆ سەر دەسێتۆ لە خۆ بە کەس زیق و زویق و هەراوەری ئەجێری نابی لۆ خۆ تەلەڤیزیۆنەکەی پێ دەکەی لە خۆ دادنیشی ئەگە هەشت بشنەوە کە چکەش دینی لۆ خۆ لەگەر ژنەکەی ڕادەبیری و هەروە حەز لێش نەچکە بینی وەرەوەڵە عەزم لێ سەتی بینم لۆ نەتینە مادام فەقیرم نیتم لەبەر ئەندی وا دەبینی وەزاکە کۆ یعنی شەکەمان باش نییە بگاتە ئەو مستەوایی زۆر یەقچ بە هەستینەوە باقچەک بە هەستینەوە یعنی گەرە تو خوا پارەت بداتە سێنێژ نەچکەش دەینی ئارێ وەڵی ئەمێن لە ڕۆکنی ئیسلامەتی چار نییە ئەمە دەکەمە سەد دەبی ئەدی خەڕکونەکەت حیز جێ نادەمە ڕکن و بکنی ئارێ وەڵی بفکری من ئەوایە و هەتا پەنجای دەڕۆم ئارێ وەڵە چۆن دەتوانی بۆ من ئەو بژێوی ژیانیان پێویستە والله ئەمە هەمووان لۆدا هەمیان ئەگە دەورەمەند خانێشە لۆ فر ئارد و برنج دەکەم ئارد و برنج خۆ بەس ئارد و برنج کو دەبی لۆ نابێ ڕوونە و برنجە و ئاردە و ساوارە بە فەردا فرد دەمە ماری هەر با بلێنێ چانە دروست دەکەم ئارێ بە قورعان یەک غورفەیان بەس لۆ ئارد و ئەوەی دروست دەکەم ڕون و برنجەوەنا ئارد و ڕون و برنجی بخۆ لۆخوا باشە حەز لێ دەورەمەندبی گۆلچیشان لۆ دەکرم یان سێرەی گەوریان لۆ دەکرم مزەمی دەچی گەورە و بانە هەر بالێنێن و بخۆن بۆکەکە بە خۆت سەردەبڕی کۆرە ناوە بە قەسابی ئەمە دەورەمەند دەبم کو بخۆی بچمە ها بکەم یانەکە دەورەمەند شەرم بخۆی بە خۆت سەر کو خۆ دەکوش چ دەکەی کا پێم برێ وچێت و دەورەمەندی دەکەی ئەو ها دەکەم وشی دەبینی ئەو چی گوتم دەڕۆم هاتە سەد ژنی پەنجابی سەدبی هەر چەندی بیدینم گۆلچی دەکڕیەوە قەساب دێ سەر بۆ بڕی ئارێ وەڵە هەمووی مەولودی ناکەی وەرە بەرێوە لە مەولودیش دەکەم ئارێ وەڵە باش ئەگەر ژنت هینا مەسەرەن ئەتو سەد نا سەد زۆرە ئەگەر سێ چارە لە قسەی دێ قسە ئێوەیە حەفلەی کو دەکەی لە چی حەفلەکەی دەکەی والله عافلەکەی برم لە چێ دەکەم عافلەکەی لە ئاخاری دەکەم چۆلایی دکتۆر ئەنوشە دەڵێ ڕێزگرتن سەرەتا لە ناو خێزان دەست پێ دەکات خێزانەکان ئەگەر ڕێزی منداڵەکانیان گرتن و وایان لێکردن کە هەست بە بەرپرسیاریەت بکەن ئەو منداڵە دایرێکت ستێپ بای ستێپ ڕێزی دەوروبەر و گەورە بچووکەکانیش هەموو دەگرێت کەواتە ئێمە دەبێ بۆ ئەوەی کە ئەو ڕێز و احترامەی جاران بگەڕێنینەوە دەبێت لە خێزانەکانەوە دەست پێ بکەین خێزان گەورەترین قوتابخانەیە بۆ منداڵ دواتر قوتابخانە لە خێزانەوە پەروەردەی منداڵ دەست پێ دەکات اینجا دەچێتە قوتابخانە و لە قوتابخانەوە ئەو شتانەی کە فێر نەکراوە و نازانێ فێری دەکەن خۆشەویستان لەو پرۆگرامە باسمان لە ڕێزگرتن و قبولکردنی ڕای کەسی بەرامبەر کرد لە هاوڵاتیانی خۆشەویستمان پرسی هاوڵاتیانیش هەر کەسە و باسی هۆکارێک کرد و چارەسەرەکەشیان باس کرد وتیان ئێمە دەبێ بۆ جاری جاران بگەڕینەوە ئەو ئاداب و تەقالیدەی کە جاران هەمان بوو وەکو خۆی جێبەجێ بکەین ئەو کات ڕێزەکەی جاران دەگەڕێتەوە و ئەگەر براگەورێک قسەی کرد کەس بۆی نییە بڵێ قسەکەی تۆ تەواو نییە ڕێزی لێ دەگیرێت و وەقسەکەشی وەکو خۆی جێبەجێ دەکرێت ئەم نەزوەری براهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەم جارەشم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر هەر شاد و بەختەوەر بن
خدا حافظ.